بۆ کاری بەرزبوونەوەی نرخی دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عراقی نرخی هەر بتڵێ غاز لە 7500 دینار بەرز بۆتەوە بۆ 8500 تا 9000 دینار. گرانبوونی نرخی غازیش نیگەرانی لێکەوتۆتەوە. لەبەوەی خەرکە ژۆڕە پارەی نییە بەڕاستی وێشی پێشترێ نییە ئەوانش دەرێن حەساس لەسا ئەوەی گران بوو لە بە دۆلاریە کەس نازانی ینی بەخۆیان بەس بەخۆیان خۆیان بەخۆیان دەزانن. فرۆشارانی غاز ڕای دەگەێنن بەرزبوونەوەی نرخی غاز لە 7500 دینار بۆ 8500 تا 9000 دینار کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هاوڵاتیانەیە و بەشێک لە هاوڵاتیان بۆی دواکەوتنی موچە و نەبوونی کار ناتوانن بتڵێ غاز بکڕن، هەندێکیشان ناچارن بە قەرز غاز بکڕن. ئێمە عەز ناکەین کە گران بووە، هیچ چارە لە دەستەمە نییە. ئەمن عەزم لێ بە 2000 بۆ باش بفرۆشێت. زۆر کەسێ پێ ناکرێت. ئێستا سیارەکەم دەفتەرەکە لۆ دەربی 50-160,000 بەس خەر قەردارە ئێمن و ئیت و ئیوێ حتى دري نيتم كان يتم سبكم إيمج معميل مجبور بيدم. الآن تقريبا مليونكم لكن خركك بقديان بدي بشرك درمكم نادته نيتي كابله لتشبيني بمدته. ما هي 60,000 هي 50,000 لكني إغاز الآن هوتيا نام دنيا وماني بينيته. هەرێمی کوردستان ڕۆژانە پێویستی بە زیاتر لە 1200 تۆن غازی شل هەیە کە لەلایەن زیاتر لە 140 کارگەی غازەوە دابەش دەکرێت. لە ئێستاشدا دوای بەرزبوونەوەی نرخی دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عراقی هەر تەنێ غازی شل بڕی 83,000 دیناری هاتۆتە سەر نرخەکەی. بەم هۆیشەوە نرخی غاز بەرز بۆتەوە. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.